أنا خزنة أنا سيس أنا ضلين نازل والله زنا ضلين مجدي ما شاء الله السلامة کاکە سەردانەکە لە چوارچێوەی ئەو سەردانەیە کە بۆ لای هەموو لایەنە سیاسیەکان دەیکەین پەیاممان یان دانیشتنەکەمان زیاتر چەند خاڵێک بوو گرنگترینیانەوەیە کە پەیوەندی تونند و تۆڵی نێوان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کاریگەر نابێت بەوەی کە ئێمە لە حکوومەتین و ئەوان لە حکوومەت نین دووهەمەوەی کە جەختی لەسەر کرایەوە کە ئەم بارودۆخی ئێستا لە هەموو کات زیاتر پێویستی بە چاکسازیە و هەر بە چاکسازیش کێشە ئابوووریەکان و نەبوونی موچۆ ئەوانە چارەسەر دەکرێت سێیەم خلافی نێوان یەکێتی و پارتی زۆر کاری کردوەتە سەر ئەدای پەرلەمان کاری کردوە سەر ئەدای حکوومەت حتا کاری کردوە سەر ئەدای هەموو دام و دەستگاکان پێویستە ئەم خلافە بە شێوەیەکی دەستوریانە بە شێوەیەکی قانونیانە بە شێوەیەکی سیاسیانە کە لە بەرژەوەندی خەڵک بێ چارەسەر بکرێت زۆر کۆبنەوەیکی ئاساییمان کرێ ئەمە خۆتان نەزانن ئێستا کۆمەڵێک گرفت هەیە لە هەرێمی کوردستان لەوانە ڕەنگە گرنگترینیان مەسلەی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ و جگەلەوەی و کێشانەی لە نێوان هەرێم و بەغدا هەیە ئێمە بەگشتی لەسەرە و تەوەرانە قسەمان کرد و هەڵوێستی ئەمە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی واضحە و ئێمە لەگەڵ بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نین و پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتەکانی بەشی ئەوەندە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابینکە و بەنسبەت کێشە و گرفتەکانی نێوان هەرێمی بەغدا و نێوان هەرێم و بەغدا شێمە بەڕوونی وتومانە لەگەڵ ئەوەی بە شێوەیەکی شەفاف لە بینی هەرێمی کوردستان و بەغدا دەستور حەکەم بێ و کێشەکان حەل بکرێن و داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بەپێی دەستور ئەوەی سیادیە بگەڕێتەوە بۆ بەغدا و لە مەسلەی نەوت شەفافێتی زیاتر بەرزەستە بێ و ئەرکی حکوومەتی ناوەندیشە کە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بدە و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی کە لە بەغدا وەریەگرێ ئەولەویەتی بۆ مەسلەی موچە بێ بۆ ژیان و بژێوی هاوڵاتیان بێت ئێمە طبعا لەگەڵ بەڕوونی وتومانە پێشتریش هەڵوێستی ئێمە واضحە ئێمە پێمان وایە یەکەم ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەوە زیاتر ئەرکی حکوومەتی ناوەندیە کە سنوورەکانی هەرێمی کوردستان و سنوورەکانی عێراق بپارێزێ و ئێمە ئیدانەی هەموو جۆرە تەدەخولێکی سەربازیەکەین لە هەرێمی کوردستان و باوەڕیشمان وایە کە ئەبێت سیادەی هەرێمی کوردستان بۆ لێرە لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو دەوڵەتانەی کە سنوور بەزێنیەکەن پارێزراو بێت لە هەرێمی کوردستان گەندەڵیەکی یەکجار قوڵ هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا جورئەت ناکا دەست بۆ مەلەفەکانی گەندەڵی بەرە زۆر بە واضحی دیارە و چاکسازی بەڕاستی لە موچەدا ناکرێ چاکسازی ڕاستەقینەوەی لە مەلەفی نەوتدا بکرێ و دەست بۆ مەلەفەکانی گەندەڵی بکرێ موچەی بندیوار و چەند موچەی نەهێڵدرێ و موچەی حەقیقی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو خۆی بدرێ و سوپاسدانەکەی